سڵاوتان لەبێت. قسەیەکی کوردی هەیە ئەڵێ ڕۆنی خۆمان دەداتەوە لە سمێڵی خۆمان. ئەم ڕستەیە لە چیەوە هاتووە؟ لەوەوە هاتووە کاتێک دەزانیت کەسێک لە سایە و سێبەری تۆدا یان لەسەر ماڵ و مڵکی تۆ یان بە دزینی پارە و داهاتی تۆ دێت پیاوەتی و هاوکاری خۆت یان کەسانی نزیک لە خۆت دەکات و هەمان ئەو شتەی کە هی تۆیە و زەوتی کردووە بەشێکی بەکار دەهێنێتەوە بۆ خزمەتی تۆ بۆ ئەوەی بێدەنگت بکات و دەمت دابخات و دەرفەتی گلەی و گازندەت بۆ نەهێڵێتەوە. دەسەڵاتدارانی دیکتاتۆر لە جیهاندا ئەم شێوازەیان زۆر بەکارهێناوە. هاتوون هەموو داهات و سەرچاوەکانی داهاتی وڵاتیان قۆرەخ کردووە بۆ خۆیان و کەسە نزیکەکانیان و قەیرانێکی گەورەیان دروست کردووە کە خەڵکی ناچار بە پاڕانەوە و داواکردن بکات بۆ چەند داواکاریەکی سەرەتایی و زۆر بچووک. سەرنجام ئەوانەی کە دەسەڵاتدارن و هەموو شتیان قۆرەخ کردووە قۆڵیان لێ هەڵماڵیوە و هاتوونەتە مەیدان وەک فریادڕەست خۆیان نمایش کردووە و بەشێک لە داواکانی هاوڵاتیانیان جێبەجێ کردووە. لە ئەنجامیشدا وەک پاڵەوان و خێرخواز و مرۆڤ دۆست ناویان تۆمار کراوە و بوونەتە فریشتەیەکی ڕزگارکەر. سەرنج بدەن دەگەڕنەوە فەرمانبەرێک تازە موچەی وەرگرتە بوو. سواری پاسێکی قەرەباڵغ بوو بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ ماڵەوە. لەناو پاسەکەدا دزێک تەواوی پارەکەی لێ دزی. کاتێک کارمەندی پاسەکە داوای پارەی تکتی ناو پاسەکەی لێ دەکات فەرمانبەرەکە بینی کە هیچ پارەیەک لە گیرفانەکانیدا نەماوە. ڕەنگی سوور هەڵگەڕا و زمانی تێگاڵا. کارمەندەکە پێی گوت عیبە بۆ تۆ کە خۆت بە کەسێکی بەڕێز دەزانیت کەچی پارەی تکتی پاسێکت پێ نییە. پیاوە دزەکە هەڵسایەوە وتی من پارەی پاسەکەی بۆ دەدەم. فەرمانبەرەکە زۆر بەمە دڵخۆش بوو. بە دزەکەی وت خوددا لێت ڕازی بێت نمونەت زۆر بێ تا کۆتایی ڕێگەکە هەردووعای خێری بۆ دزەکە دەکرد کە فریای کەوتبوو و لەو مەوقیفە ڕزگاری کردبوو. دوای ئەوە سەرنشینانی نێو پاسەکە هەمویان مەدحی دزەکەیان دەکرد و دوعای سەرکەوتنیان بۆ دەکرد. ئیتر لەو کاتەوە ژمارەی دزەکان زیادی کردووە و تا ئێستاش هەرسپاس دەکرێت. ئەگەر کەمێک وردبینەوە دۆخی ئێمەش شتێکی وای جیاواز نییە لەگەڵ دۆخی ئەو فەرمانبەرەی کە پارەکەی لێ دزرا. ئاخر لە سامانی ژێر زەوی و سەر زەویمانەوە بەداهاتی خاڵە سنووریەکان وەگو مرگ و موچەی مانگانە و تا دەگاتە پارەی نەخۆشخانەکانیشمان هەمویان دزراون و کەس نازانێت سۆراغیان چییە. تەنها ئەوەنە داهاتووی نەوەکانیشمان دزراوە و کەس نازانێت چارەنووسیان چی دەبێت. ئێمەش بە ناچاری چەند مانگجارێک دەنگێکمان لێ بەرز دەبێتەوە کە داوای ئەوە دەکەین موچەکانمان بەبێ لێبڕین پێ بدرێت. زۆرمان گوێ لێ بووە خۆمان یان کەسانی نزیک لە خۆمان وتومانە کاکە با بیدزن بەس بتوانن بەشێکی زۆر کەمی خەرج بکەن بۆ وڵات و ئیتر ئێمە کێشەمان چییە با هەر بیدزن. کاتێک لەسەر وەختی قەیرانێکدا یەک دوانێک لەو دەوڵەمەندانەی کە لە سایەی ئەواندا بوونەتە ملیاردێر یان کۆمپانیا حیزبەکانیان یان بەرپرسانی حیزبەکان دێنە مەیدانەکە و یەک دوو پرۆژەی بچووک ئەنجام دەدەن. هەموو دەکەوینە وەسف و سەنایان و پێمان وایە دنیایان بۆ ڕزگار کردوین. بەردەوام سوپاسیشیان دەکەین. ئاخر ئەمە لەگەڵ سوپاسی فەرمانبەرە پارە دزراوەکەی ناو پاسەکە هیچ جیاوازیەکی نییە چونکە ئەویش هەمان کاری کرد کە ئێستا ئێمە کردومانە. نانا بۆستن چۆن جیاوازی نییە؟ ئەگەر ئەو بیزانایە ئەوە دزەکەیە کە پارەکەی بۆ دەدات چۆن قبولی دەکرد؟ دەیخۆ ئێمە دەزانین کێ سەروەت و سامانی وڵاتی دزیوە و هەر قبولیشمانە و سوپاسیشی دەکەین. با بیرێک بکەینەوە تاکەی دەمانەوێت هەر لە ناو پاسێک دابین و پارەکەمان بدزرێت و دزەکەش لەبەر ئەوەی کرێی پاسی یەک ڕۆژمان بۆ دەدات ببێتە فریشتە لەبەر چاومان. بمێنن بە خێر و خۆشی ئاگاتان لە پارەی گیرفانتان بێت دزێک زەفەری پێ نەبات.